سڵاتان لێبێ بەڕێزان دەڵێن کاتی خۆی پاشایەک کەسێکی دەسەڵاتدار لە چین هەمیشە حەزی کردووە ئەو گیاوشانەی کە بۆ چارەسەر بەکارێنێت و ئاوی گەرم و کوڵاو بەکاربێنێت. ڕۆژێک هەندێک گەڵاچا لە ڕێگەی کزەبایەک و ڕەشەبایەکەوە ئەکەوێتە ناو ئاوە گەرمەکە ڕەنگی ئاوەکە گۆڕێت کە ڕەنگەکە گۆڕێک پێی خۆشە تامی بکە کە تامیەکە سەیرەکات تامەکەی گۆڕاوە حەزی لێ بێت وردە وردە دێت دەسەکا بە چاندنی ئەو جۆرە گیایە. ئەو گیایە ئێستا چایە. لە دوای و حاڵەتەوە لە چین ئیتر چا دروست بووە هۆی بڵاوبوونەوەی چا بە سەرجەم جیهان. بەرنامەی ئەمڕۆم لەسەر چایە دەمەوێت بزانم ئەوانی کە بەشداری بەرنامەکە مەکەن لەگەڵ چایە بینان چۆنە خەڵکوانەیە زۆر چا دەخوا ئەیە وەسەتە هەیە ئەگەر نەیخوا یەکسەر سەری پێیژانەکە سەری پێشەکە و بزانم چ کاتێک لەزەت و تامی چا زیاترە لە کاتەکانی دیکە لەگەڵ مابن بەشێک لە چاخۆرەکان وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان بفەرموون. سڵاو لێ بێ حاج. چای بنی. لەگەڵ چایە بینی چۆنە؟ لەگەڵ چای؟ وەڵا بینم باش لەگەڵ یان. چ جۆرە چایەک زۆر بەلەزەتە لەلا؟ وەڵی چای کوردواری خۆمان زۆر بەلەزەت و خۆشە. بە تایبەتی بەدار یان بە غەڵووس چی زۆر خۆشە. ینی بە دار و خەڵووس تامی جیاوازترە لەوی. بەڵا فەرقی زۆر زۆرە. فەرقی زۆرە. تام و لەزەتی چای دەستی کێ زۆر بەلەزەت و خۆش بوو لەلا؟ وەڵی خێزانەکە لە میا خۆشترە. خێزانەکە لە میا خۆشترە تەوێ نەتەوێ. و باشە ڕۆژی بە چەند چایی تر کافیە بی ئیسراحەتەکەی؟ ژەمی وا هەیە 4 چا 5 چارە خۆمەوە. هەر ژەمێک 4 بۆ 5 4 بە 5 چا خۆمەوە بەڵێ. ینی بۆ نمونە ئەگەر سێژەم بێ تقریبا نەچتە 12 بۆ 13 چا. بەڵێ. بەخوا جاروەکە هیلاک یەک قۆی هەڵەقڕێنم. ئەگەر هیلاک بوو. ئەگەر لە شوێنێک بۆت نەکرێت چای بخۆی ڕۆژێک وەزت ینی تێکە چرم دێشێ ژانە سەرەگرم ژانە سەرەگرم ژانە سەرگرم گە چانە خۆم ژانە سەرەگرم بێ ناڕستم دێشێ پێی سەرم بێ دێشەیە وەزم پێی تێکە چێن ناخۆشە لە لەگەڵ چای تاڵایە شیرین کام چای دیشلەمە دەخۆم من بەڵێ ینی شیرین حەزلێنی نەوەڵە شیرین ناخۆم. ئەی جۆری چا دەورە بینێ جۆری چاوکو تام لەزەتەکە یاخود هەر جۆرە چایك بێ کێشە نەوەڵا ئێستا بە تایبەتی چای کوردەواری خۆمان چایکە چیز خۆش نییە چای ئەو شیسە بچکۆلانە ئەوەندەن تامی نییە خۆش نییە ینی بەلای منەوە ئەو چای ئێستا خۆمان بەکارێنین لەگەڵی خەدیما فەرقی هەیە؟ فەرقی نییە هەرێک چایە فەرقی نییە. هەندێک کەسەیە دەڵێت چاکە تێکەڵەکەم و فلانش بەڵێ ئەو بۆی هەیە بۆندارە بێ و چای تێکەڵە بێت دەی تامی خۆشتر دەبێ باشترە. ئەی چا لەگەڵ چ شتێکا زۆر بەلەزەتە؟ وەڵی چا دوای گۆشت خواردن دوای گۆشت برژاندن دوای گۆشت کەباب جا چا بەلەزەتە. دوای گۆشت و کەباب وەڵا بەلەزەتە. لەگەڵ چایە بینە چۆن؟ چا بەوەڵا بووە بە نەریتێکی داودنێتی ها بیانە بە چای بخۆنینەوە ڕوان و ئێواران و هەیە چا عەسرانی ژێی خوارد سەر لە زۆر کاتا خوورێ. ڕۆژی بە چەند چایی ئیتر ئیسراحەتەکەی؟ وەڵای تر پرسیان چوارەی جای خۆین تەمەن لە حکمی ئیشێکمان لە بازار زیاتر دەخۆین. هەستەکەی بە چا خواردنی ئیسراحەتەکەی؟ ئەتر ئەوە هەناڵم بۆ بە خویەک بۆ سەریە شەو شتانەوە ئاوەست سەر پێچاکە بێت و سەر نەیخوا چاوێ چاوێ ئاوە. بەڕێی جەناب چا لە چ کاتێکا زۆر خۆشە؟ چای عەسران. عەسران بەڵێ. تۆ عەسرانش دیارە هەر لە دوکان؟ ئارە وڵات تا مەغریب لێرێک. چای شیرین یا تاڵ کامیان لەزەتی؟ وەڵا من هەلەگە شیر نابینە خۆشە. تاڵ حەزلێنی؟ تاڵ ناوەڵا ساڵ نایخۆم چای تاڵ. باش ئەگەر بچیت بۆ میوانی بۆ نمونە بەس چا تاڵەکە هەبێ خۆ کێشەت نییە لێ تووشەویت مەجبوری هەر بیخۆیت ئاوایە. باشە جۆری چا دەورە بینێ وەکو لەزەت وڵا چای خۆشتر هەیە لە بازار لە بایەکە باشترە و شش حەو نوع تێکەڵەکەی تام و بۆنی خۆشترە. بەین دەی لەگەڵ تێکەڵ بەڵێ بەڵێ خۆم هەموو ماڵەوەی کڕیم بۆ نوعی کڕیم شش حەو نوع کڕیم تێکەڵەکەی. چای دەستی کێ زۆر لەزەتی زیاتر بۆ لەلا؟ وەڵای لە بازاڕیان لە ماڵە لە هەموو بڵێن ژیانی حیاتی خۆت کێ چای زۆر خۆشە لە ماڵەوەتە تۆ کەس پێویستی ماڵی خۆیەتی ئەڵێ چای خواردنی ماڵی خۆم خۆشتە چای ماڵی خۆم خۆش ئەوەیە چای دەستی خێزان چای خێزان خۆشترە بەڵێ خۆشت مەگەڵ چالێنانە بەین دێ بەخوا ئەو نەوەڵا و چاکە نیم
ناوەڵە بۆی پشتی پێ نەبەسن ناوەڵە زۆر باشە هەندێک کەسمانەی ئەڵێت ڕاستەخۆ دوای ناخواردن یەکسەرە بێت چاکە حازر بێ تۆ وای نەوەڵە خۆی هەر بەینی طبیعیش 20 دقیقە بەسەرا بڕوە جا دوای چاکە خۆی باشترە ئەوە تەندروسترە 20 دقیقە نیم ساعت بۆ ساعاتێک دوایەوە نانخۆی ناکە پارەوەڵە ئەگەر ڕاستەخۆ دوای ناخواردنێ ڕەنگە هەندێک کاریگەری خراپ بۆ ڕێخۆڵە گەدەشتی خراپاڵێنە من بۆ ماسی خۆرم ماسی خۆرم وە چای دوای ماسیەکەش حەزم لە چای ڕاستەخۆ دوای ماسی بۆ چای حەزم لە چای بەڵێ باشە ڕۆژی بەچەند چایی تر بیستراحەتەکە یانی من عادەتەن بەیانیان دوای ناخواردن چایەکە خۆم نیوەڕۆیانیش عینەنشر هەر دوای ناخواردن چایەکە خۆم شەو دوو چاو هەنی شەو زیاترە شەو زیاترە خۆم دوو چاو بەو بڕێژەی بەڵام قسەشەکەی لەگەڵ ماسیەکەیە زیاتر حەزم لێتی لەوە چ 4 بۆ 5 چاو بخۆم لە دەشتی شاوە هەر زۆرە خۆم یعنی کە خۆمەچم بۆ ڕاو زۆرە چی بۆ دەشت خۆشم ڕاوچیم چای دەشت خۆشترە لە شوێنەکە حقا چای دەشت خۆشترە لێتەوە بە ئاگرێکی جوان لێنێت تۆمانە و دارە و خەڵوزە و ماسیە برژێنیت و ئەیوانی چای خەڵوزاڵی داری ژیانی خۆشترە خۆشترە بەڵ بەڵ ئەگەر چەند ڕۆژێک نەخۆی پێی تێگەچی من عادەتەن هەر خۆم پێگرت و ئەگەر یەک ڕۆژ چا نەخۆمەوە زانم هیچم نەخواردوو ئەوم حەز لە چای هەندێکە زاڵە سەریاشەم پێ بە حەقە دوایە منیش هەروام ئەی چای دەستی کیە زۆر لەزەتی زیاتر بن من چای دەستی دایکم زۆر لەزەتی زیاتر وەلا ئەی دایکم دوای دایکم ئەمجا هاوسەرە چ جۆرە چایەک خۆشە چای ئیسلام چایانە هەمووی هەیە چای ئەحمەدە چای مەحموودە چای لانە تێکەڵە چاکە خۆی بە تێکەڵیش خۆشە چایەکە نەگەر بە یەک دینێوانە تاقی کەرەوە جاری من جاری وای تێکەڵیانەکەم 6 چاکڕم تێکەڵیەکە ئەو چای ئێستا لە بازاڕ هەیە کە باسی کرد لەگەڵی قەدیما فەرقی هەیە لە تام حقت ئەو چای عێراقیەکەی زوو هەو بڵێ پیانە ولاجانێکی هین بەڵام چایەکەی زوو خۆشتر بوو لە سنووقێکە هات کەفز بوو ئیسەژەم سنووقانەیەن بەڵام تەقدیری ئەو سنووقانەوە ئەمە ئەو نییە بەس ئەو کاتی خۆی کە ئەو سنووقانە چایەکی خۆش بوو بە لەزەت بۆ چای چایەت تامی جیاوازتر بوو ئارەوەڵ ئەی خۆت بینت هەیە لەگەڵ چالێنانە من خۆشم بینم هەیە خۆم ناڵم دەدەشم فەلاحم باخەوانم ئەو شتانم ئەڵێن نەو کەسانی کە ئاوە گوتۆڵە نیشەکەن کە چایەکە خۆنی سراحەتێکی باش دێبەت بەدەنیان بە حەقە دوایە من خۆم ڕۆژ بۆ چام بۆ 50 کەس لێناوە لەبەرەوە دەغڵودانمانێ زەرعاتمانێ فەلاعاتیمانێ خۆم چام لێناوە کرێکارەکان ئەوە زۆر جاڕانی سراحەتی گویانتەوە بێ هەموو شایەتیەوادەن لەگەڵ چایابینی چۆنە بزانم چا چۆن خراپ نییە ئارەوەڵە ڕۆژی چەند چا نانی بە بەردەوامی لە کاتی جەمەکانە بینی جەمەکانیش بێمە بازار چا خۆم ئەگە میوانی بێ لە شوێنەوێ چا خۆم کێشەم نییە پێش خەوتنیش خۆم چا سازەکەمی خۆم پێش خەوتن بەڵێ وەڕەڵێن پێش خەوتن چا خۆی تر خەوت نایە ئەسڵی نییە خۆگە بەحسان ماوەیە هەموو ئەوەی چوری بخوا زووم رێ دەرکەوە چوری لە هەموو شتێ سوودی زیاترێت دۆ ڕێن وایە تەندروستیانە نییە نەوەڵا ڕێنمای تەندروستی سەیکە دکتۆریڵێ نانمە خۆ بەیانیانی چێکاڵێ نام خۆی شێڵێ میوە خۆی شێڵێ میوەمەخۆ جاوڵا بەحسەی ڕێنمای ئەمۆکەوە بۆ خۆ بمری وڵای زیاتر چاکە من نەختێ تەبعی ئێرانیانم هەیە نەختێ ڕوون بێ باخۆش چای دەستی ژن یا چای دەستی پیا خۆشترە تەبعانی ژن بەدی شاخانی لەسەر کاکان لێنێن وڵا ئەوەیش خۆشە ئەزانشی خیبرەکە دەورە بینێ وەکو سەعیکردن وایە تۆ چۆن لە شتێکا سەعیەکەی ینی کە بەردەوام تۆ دووبارەوە کردەوە وایە سەعیتیا بکەی ئیشەکە جوان ئەزمونونەکەیە مەسەلا ئەڵێن چای بە خەڵوز و بە دار لێ بنێ لە زەتی زیاترە لە چایتی خەڵوزەکە بە چۆنڵی بە هێواشی لەسەر خۆ چاکە هاکوێ بەس بە ئاگرەکە هەڵیە پڕوچێنی و دوای بۆ سوتاوە چ کاتێ لە زەتی چا زۆر خۆشە یانی زۆر لە زەت لێ وەڵای دوای هیلاکی ئەوە نوکتەیەکەیە لەسەر خەڵکی شەرق ئەڵێ لە وڵاتان کە گەرما بێشن بۆ مەلەوانە ئەڵێ خەڵکی منتیقەی شەرقیتی ئەم منتیقەیە بەعام ئەڵێ کابرا کرێکارە بلۆک سەرخەوە لە چلێ هاوی نەدانیشە چاخوا ئیسراحە دەکە ئیسراحە دەکە تۆ جوای ئیسراحەتەکەی بەچ هەموو کاتی من جاژگەرە خۆری جون تەرکم ماوە بیستم ئەڵێن جگەرە خۆرەکان زۆر لەزەتی لێبن کە لە دوای جگەرەوە چاپخۆن لەزەتی لێبن بۆ مخۆم جگەرە خۆر و ساڵانێ زۆر کە تەرکما ساڵی ئەوڵ یعنی بە چاکە چۆڵی تەسکینی مەهات ئەم توانی سەیتەرە بەسەر خۆما بکەم ئێستا شەر کاتێ بێتاقەت دنیا جاری وایە ئەمە مرۆڤە بێتاقە دەبیا بە شتێ جەوەرگریم بە چاکە ئیسراحە دەکەم قوربانی تۆ بەڕێزی بەخێر بێ حاجی سەلام عەلەیکم
وعليك السلام ورحمة حاجی چەند ڕۆژ چا نەخۆی تۆ ئاسایە بەلاتەوە الله. من اعتيادية زور مدمنين لسر شاه. نانا ڕۆژی چەند چا ببرن شو بري شوار بينش ناقات بينش. لەم پیاڵە بچووکانە یا گەورە تامكي لواي. پیاڵەی گەورەش پێیا بووە گەورە لا سكان بله نوالا حزلوانا ناكم. تامكي خوشني. باشە چ کاتێ تام و لەزەتی چا زۆر خۆشە بەلاتەوە والله يكم بلن دواي خوارنجي توزة شور. أول لقل كي توزة هلاقة بيني بوي ساحت بمشكو بنبا أو باش. باشە بەبیرت بێ چ کاتێک زۆر چاکت خواردۆ زۆر لەزەت لێ بردۆ ئیسراحەتت کردووە پێی چ کاتێک زادر نالم لكاتي خوارنجي باش شورا بلين وني دوميش عسرانيش خوش وني بازاري مالا بلا لقل بلين شيشي كاشتك اي خوي هوشر خوش تامي هي باشە چ جۆرە چاک لەزەتی زیاتر لای تۆ ام جوار ثاني سهية والله يسوى زور بو جاران كونر سيلانوانا هبوني والله مسب بزاري او انا شاي نوع بيابو بخواد وايلياتو او ينينا ما هو جاران او سيلا ئەو چایانە ئێستا هەیە فەرقی هەیە لەگەڵی خەدیم تقريبا والله تقعد نعلم جاران ساي سيلان هبو للسنوق ابو ها سيبا شاكان لك اخر ولا السنوق ابو وانا تعامل لزتي خوي هبو دوم يجبين لي راوني وكويسا ما مغازوينني يكسر هلا بروتين وتامك هنا بلا بالدار بخلوصه او تامي خوشتر كيش يعني زور رزيلية بقولين دعوتي شايك شا خاندانەکەم بیستومە خۆم نەچوو بەس لە بڵێن لەوە ڕاگەیان نوشتیوە خاصن دەوڵەمەرەکەیەکی زۆر بەڕێز بەلایەن بیانوی ڕێز تایبەتی لێوەگرن داوەتی چایەک سڵاو لە تۆش چەند چاخۆی ڕۆژانە وڵای ڕۆژانە 5 بۆ 6 چا بەڵێ لە کام ژەمەیانە لە چ کاتێکا لەزەتی چا زۆر زیاترە لە لەو ژەمانەی کە نان خواردنیشی بڵێن چاورێ بێ بە تایبەتی نێوەڕوان بەڵێ بەڵام خواردنەکە چەور بەڵێ چای دەستی کێ زۆر خۆشە بەلاتەوە وڵای تر فەرقی هەیە کەسێک بۆ کەسێک وڵای ئاساییە تر فەرقەکە تر جاروایە هەیە باشتر لێ هەیە خۆشتر لێ ئەڵێن هەمیشە دوای ئیشکردن و مانوبوون چا خواردن ئیسراحەت بە ئینسانەدا وای هەمیشە لای تۆ جوایە بە دڵنیایەوە بە تایبەتی کە عیراق و زۆر بجوڵی هیچ چایخانێ داهێنشی چای خۆش لەگەڵ چای شیرینە یا تاڵە کامێ بین وڵا تقریبا زیاتر تاڵ ینی شەکری کەم بێت شیرینە چکە بۆ تەندروستی باش نیە شیرین بەڵێ هەندێک کەسمان هەیە ئەڵێ ڕاستەخۆ دوای ناخواردنە بێت چاکە بخۆم چاکە حازم خۆم وام بڵێ چکە لەزەت لەو ئەبین و دوای ناخواردن چاکە بزانانی ئەڵێن لە ڕووی تەندروستی وا باشترە دوای نیو سعات بۆ سعاتێک چاکە بخۆم خۆی ڕاستە واشە لە ڕووی تەندروستی بەس حەزەکەی من وایە لەو کاتە حەزم لێ بەڵێ کەوت مرۆڤەکان جیاوازن حەزی مرۆڤەکان جیاوازە لەو کات زۆر سپاس عليك السلام تۆ لەگەڵ چایە بینن چۆنە والله باشا خراب نية باشا ڕۆژانم بە چەند چایتر ئیسراحەتەکەی والله شا بين شا چای تاڵێ شیری والله أكثرية بكم شكل ئێستا لە ڕۆژهەڵات دیوی ئێران بڵێن لەوێ چایان ڕوونترە بە بەراورد بێرە تۆ کامیان حەز بێ چای ڕوونیا خستەکە والله من حزم لشا خستك اسم بويراني جران شاي خستم بولينين یەک ڕەنگ تێک يك رنگ تيكار والله ئەم چایانە ئێستا لای خۆمان هەیە لەگەڵ چای قەدیمە فەرقی هەیە لەلات یاخۆت هیچ نەگۆڕاوە والله شاكا حسب نوعيتي شاكا يقري شاي خرابي شاي شاكا اوه چ کاتێ لەزەتی چا زۆر زیاترە لە والله دردي ام كاكايوتي دوينا خواردن لذتي زوري شا خواردن بدوينا هەندێک کەس هەیە دیومە هەر ڕاستەوە خۆ سفرەکە هەڵ نەگیراوە یەکتر ئەڵێ کوا چاکە تۆش خۆ دەرەجەیەش نە دوای ناخواردن ڕێ بێت دەقێت چارێکی بەسەریا بڕوا چایە بخۆی خۆش تەحملی نییە ئەیە بەڵێ ئەتر بنەوەی شخصەکە گۆڕێ سەبر دەیە بۆ ینی وەڵای من ئەتیادیە دەقەیەک چارێکێک توانی تحمل چای دەستی کێت خواردووە چای دەست کێ خواردووە کە زۆر لەزەتی زیاتر بووە وەڵای تر بنەوەیەتی شخصەکە ئیگۆڕێت دەستیاوی شخصەکە ئیگۆڕێ ئێستا هەندێک کەس دەڵێت چای دەستی ژن خۆشترە لە ئیپیا لای تۆ چۆن وەڵایی بڵێم چی نازانم من بەلامەوە ئەتیادیە
چونکە پیا زیاتر لەزت لە چای بینێ ئەزانێت چۆنی دروستکا وەک لە ژن خۆ دەتوانی چای خۆش لێنێ ینی بەتام خۆش لێنێم چای خۆش لێنێ دوای بۆ نمونە ئیشکردن و ماندووبوون چات خواردۆتەوە بزانین بەڵێ زۆر خۆشە بەڵێ زۆر خۆشە قوربانە بن زۆر سپاس دەکەم بێوی بیاخوا وەستا سڵاو لێ سەرچاوە براوی خوا بەخێر سەرچاوەکانم جەنابەت خەریکی چالێنانی هەندێک باسی چام بۆ بکە بەڵای براکەم چا شێوازی زۆرە هەیە بە ئاگر لێنێ هەیە بەسەر بەردێک احتیاطی لێنێ هەیە چێ بۆ دەشت و دەر بە خەڵوز لێنێ ئەمە هەرێکی جیاوازێکی تایە چکۆ ئێستا تامی چاکانش فەرقا ئێستا هیوایە سێ نوع هیوایە دوو نوع ئێستا خۆم شخصی خۆم 14 نوع شا تێقەڵاوم 14 نوع شا تێقەڵاوم بەڵێ ئەنواعی تایە چاکە بیخەدە سەر ئاگرەکە جاری وایە زۆرە سپی تامی مشتەکە ناخۆشە بڵێ کارێک جاری خوا ئاگری سەریع بێ بەڵێ ئێستا بۆ نمونە من جاریای بازار سەریع بۆ نمونە فرێن ناکەم ئاوا احتیاطی بقڵێ باش ئێستا ئەمە بینم تۆ لێرە بەردت داناوە لەسەرەوە بەردەی بڵێ بۆچی بەرد بەکاری آخر بەردەکە لەبەرەوەی کە تامی زیادری گۆڕێ لەسەر ئاگرەکە بۆ ئێستا تۆ لێ بە ئیسراحەت ئاوەکەی تێیەکەی دووشاکە دانیت پاش 10 دقیقە چارەکی جاری وایە ناکاتە چارێکیش بۆ تۆ ڕەنگ بات تامەکەی خۆشترەوەی کە سووتێ ئەی چۆن فەرقیە جۆری و ئاوەی کەساکە بێلێنەیە گۆڕێت بەڵێ ئێستا بۆ نمونە ئاوی تەنگی سەرمان خۆمان ئەزانین ئەم ماوەیە بە بۆنی کلۆرەوە هەموو چاخانە تامیان ناخۆش سامنۆک و خۆم شخصی خۆم ئاوی مقەتەر بەکارهێنم بەڵێ ئەوە دبانە بکارێنی ئەوە دەبێ ئەوە دوان ئەوە سیان ئەوە چوارەوە پێنج ڕۆژی شەش حەو دەبێ ئەوە بەکارهێنم نازڵ باشە خۆت لەگەڵ چای بینی چۆنە چەند ڕۆژانە چەند چا بخۆیت بە پێی کاتەکان وەرزەکانی گۆڕێ ئێستا بۆ نمونە بە دستانانە بەیان تایوارە 6 بۆ حەوت چاخورێ ئێستا بۆ نمونە فەسلی بەڵێ ئێستا بە بۆنەی هاوینەوە ئەگەر بخورێ 3 چا 2 چا 4 چا ئاخورێ جەوەگەی خۆی گەرمە ئەبێ هەوڵێ شتی ساردی خۆی لە کاتی هەندێک کەسمان هەیە ئەگەر چا زوو نەخوات یەکسەر پێی تێکە چێ سەری ێشەکە تۆ خۆ دوای بەڵێ لە دوای ناخوارد ئێمەی کورد هەر بەعام وای مەگەر لە هەزار شتێکی وا ڕووبا کە چا نەخۆین دوای بڵێ نیشت عادی خۆ ئەمەش دکتۆر دایناوە وەس تا چەند ئەو قسە ڕاستە بۆ ئێمە نا کوردایەمەوە نیست من خۆم یەکسەر نانەکە لەو مەطعەمە خۆم بێمە مەکسی چاقەی خۆم یەکسەری خۆم شێشەی مەسەڵێن لە ڕووی تەندروستیشەوە باش نییە نیم سەعات وەک تۆ ئەوەی کە بیستمانە لە دەروی خەڵکی دکتۆرەکان بڕیار لەسەر ئەو شتەی خۆم بڕیار ناین لەسەر ئەوە تێگەی ئێمە خۆمان هەر بەعام وا ڕاهاتوین لەسەر دوای ناخواردن چاقە خۆی بەسەرە چ کاتێ چا زۆر خۆشە بەلاتەوە وەرزی دستانان بەڵێ کاتی سارد و سەرما هەموو شتێک خۆشە چا خۆشە شیر خۆشە نیسکافە خۆشە قاوەی تاڵ خۆشە هەموو شتەکان خۆشە سپاس دەکەم لەگەڵ تۆیە تۆ چات بە زۆر کەس داوە وانە لێ بەڵێ زۆر کەس چای لا خواردن بەڵام لای خۆت چای دەستی کێت خواردەوە زۆر لەزەتی زیاد ئێستاکە هەموو کەسەکە خۆی چا بە خۆی تێ بکە ئەڵە چاکە ناخۆشە تێگەی خۆی خەڵق بەعام واڵێ ئێستا من ئەو چای خەڵق هیوای خۆی تێ ئێکە هەڵە کاکە چاکە زۆر ناخۆشە کە خۆم بۆی تێک وەڵای ئاس و ئاسمان فەرقی هەیە ئەیوایە دەستاوەکەی گۆڕێ خۆی هەموو شتەکە وایە لەگەڵ تۆیە دوو چاجاتان بۆ تێکم با لە قسمەتان رابم برادەرەکان ئەڵێن چاخوارێکی زۆر عەجیبە وەڵڵاهی زۆر حەزم وایە چەند چا خۆی ڕۆژانە بەخوا ئەگەر لە ماڵەوە بم لەوانەیە 20 چا خۆم 22 20 لە ماڵەوە بووم ئەگەر چایە ڕۆی باشە هەندێک کەسێ ئەڵێ چا نەخۆم یەکسەر سەر مێشەکات یانی پێی تێکەچێت تۆ ژوای من لێم ببڕێ حەسەبیە بووم زۆر تووڕا بوو باشە چای دەستی کێ لەزەتی زیاترە لەلا بەزی ماڵەوە ماڵەوە خۆشە بەزی ماڵەوە باشە ینی خێزان بەڵێ باش سڵاوێکی بۆ بنێرە چونکە ئەوە تەمەنێکە چابەوە تۆ لێ وەڵا سڵاومە لێرە بۆیە و چاویشی ماچەکە چا لەگەڵ ئێستا و جارانە فەرقی کردو یاخود هەر یەک تامن خۆی چا لەم بازارە یعنی لە سنووری سلێمانی چانیە بگە بەم چایخانەیە من بە تایبەت دێم هەر شتیوانە من برادەرم هەیە لە بەغا ئەو پیاوانە بە شاید بن هاتووە ئیشی بۆ کردمە ئیشێکی زۆر بچکۆلە لەوانەوە هینامەوەێرە بەس چایەکە ببە بۆ خەڵکی خۆی هاتووە ئێرە هەر زۆر دەرەجەیەکە چار لە چ کاتێکا زۆر خۆشە لەزەتی زیاتر ئەگە برێم گۆشت برژان هەبی دوای گۆشت برژاندن بی خۆی زۆر خۆشە ئینجا جگەرەکە شت بە دەستوەبی هەر وێنێنی جگەرە خۆرەکان دوای جگەرە یەکزار حەجان لە چای هەر زۆرش قوربانی لە ناو چایە لە شوێنێک بۆ شوێنێکی ترە گۆڕێ بەس لای خۆمان ئەڵێن چا دوای ناخوارد بخۆش بەڵێ بە تاکید وایە بەڵێ
ئەگەر دوای ناخواردن چا حازن نەبێت چی کاردانەوە چۆن؟ هیچ کاردانەوە چیتر دەست بە مەهاناگری یانویان پێکەی بە تاکی دوایە من خۆم قوربانی بم چاکە تەواو کرد بەڵێ بەڵێ باشە لەگەڵ چای بینی چۆنە ڕۆژانە تا چەند چاڕ وڵا بەس دوای ناخواردن حەزم بە چایە بەس نێ خۆمی دارە ناکەم یەک چای خۆم تاو سەرێشت پێ هەیە گەرنێ ئەرە وەڵا ڕەمەزان یەکەم ینی سێ ڕۆژی کێشی ئەوە مەلانی ڕۆیە سەربژانەکە بۆ چای لە مانگ ڕەمەزان ئارۆڵە تا چەند ڕۆژانە خۆی ئاسایە بەلاتەوە بەو خۆیان ناتۆی دارە ناکەم بێ چای ناتوانم وەزت چۆنە بێت لەو کاتەی بۆ نمونە لە شوێنەکایی چا دەست ناکەوێت چیەکەی وەڵای ئەگەڕم بۆ چای حاڵمان خراپە بێ ئەو چای خۆرە نیم بەس یعنی یەک چای بخۆم بەسە هەندێک کەسمانەیە ئەڵێ دوای ناخواردن یەکسەرە بێت چاکە حازر لەو جۆرانە ئارە بەخوات ئەبێ لە بان سفرە چای باشە بەس لە ڕووی تەندروستی ئەڵێن باشترە نیم ساعت بۆ ساعتێک دوای ناخواردن بەو خۆیانمە گوێی پێ نادین لەخوا بە زیابی بیشمان نییە سپاس بەخۆش بەس ئەزانم بۆ دەمودانم خراپە دوای چای خواردن دەمودان بشۆم بۆ دگا ئارەوەڵە بۆ دانەکان خراپە شاید دەستی کێ زۆر خۆشە وە لە چ کاتێکا چا خۆشە بەلاتەوە وەڵا دوای چوری دوای قۆزی دوای دلێمی خۆشە ئارەوەڵە ئارەوەڵە بەیانیان بە تایبەت یعنی چای بەیانیان زۆر خۆشە چ جۆرە چایەک خۆشە بەلاتەوە چای جیهان ئارەوەڵە قەت تێکەڵکردن و شتەکە یان هەر بە حیاتی بەس کیسە شینەکە کڕینتەوە شیرینیشە خۆیوانە بەخوای دانی وەسەد نە شیرین نەتاڕ چای ئێرە خۆشە یا شوێنانی دیکە لەوەتی یعنی لە دنیای لەوەتی چای خۆم نازانم ئەبێتە ڕێکلامیان نا بەس وەک ئەم چایام نەدیوە ئارەوەڵا تایبەتە ئەنی بە تایبەت دێن بۆ ئێرە ئارەوەڵا بیستمە بۆی هاتم بۆ ئێرەڵێن چایان دەرەجەیەکە شەڵا هەسە خۆتی خۆتۆی بینی بە ڕێزی بەربان چاوەدە ڕۆژانە بە چەند چای تری سراحەتەکەی وڵا هەشت تا دەچە بەڵێ پیاڵەتەمە بەڵێ پیاڵە گڵاسی ژێ لە هەندێک شوێن گڵاسیش بەکاری بەڵێ من حەزم بە گڵاز نییە هەر پیاڵەکەم حەز پێ ئارەوەڵا چاچ کاتێ لە زەتی زیاترە لە واللهی شا بە ڕێی من لە سعات دە بە دوا خۆشە ئیتر نانە ڕۆژ بڵێن ڕۆژەکە لە دە لە سعات دە بۆ یانزە خۆشە چا ئاسرانیش ئیتر لە دوای بەڵی ئەسرۆ ئەو کاتە لە هەموو کاتەکان خۆشترە ئەڵێن لە دوای خواردنی چەور کە با بۆ نمونە گۆشت خۆزێمانە لەزەتی چا زیاترە لای تۆ ژوایە لای منی ژوایە ئەرەوەڵا دوای خواردنی چۆر چا زۆر زۆر یەکسەر کە ئاخر پاڕووی خواردنەکە تەوا بێ خۆخواتە یەکسەر چاک حازر بێ کەسێ هەر نانەکە تەوا بۆ گوتەوە لە یەکسەر هاواری لێ لەسێ داوای چا بەڵێ وەڵام من تەمەنی گەنجی ماوا بووم بەسێ ساوا نەماوم ینی زۆر گوێ نایانێ سەری پێی ژانەکە ئەگەر زوو چا بەڵێ بەڵێ وەڵاهی تا تەمەنی 35 ساڵ بۆ 40 ساڵ لەو بڕوا ما بێت تووشی سەرێشە بی بەس دوای وانە من خۆم وا بووم بەڵام لە 40 ساڵ بەرەوەسەر وانەمام ئەو چایانەی ئێستا هەیە لە بازار لەگەڵ چای قەدیم فەرقی هەیە بە بڕوای من بەڵێ فەرقی هەیە چای ئێستا لەگەڵ و تۆزێ سار بۆ گەرمی کەی تۆ تامەکەی تێگەچێ زووانە بوو جارێک و دووجاریش گەرمە دەکەێت و هەستنێکرەوە تامای تێک بچێ کوالێتەکەی بەڕێی من گۆڕاوە زۆر زۆر فەرقی هەیە کوالێتی خراپ بووە بە چای جاران چ چای بەناوبان بوو چای بابل و سیلان هەبوو یەک لەیەکی چاکتر بوون سیلانەکەەوەی تر دەرەجە یەک بوون لەوە چاکتر نەبوو ئەو دوو جۆر چایە لە ڕووی تەندروستی واڵەن چا هەندێک سوودیشی هەیە بەڵام ئەگەر زیادە ڕەوشی تیا بگرێت زەرەرەدا بەڵێ زەرەری هەیە بە تایبەتی مادێ ئاسن یا کەسێک بڵێن دەرمان بەکاربێنێ هەبوو عیلاج بەکاربێنێ تاسیری ئەو هەبوو عیلاجە ناهێڵێ ینی حەبی خوارد دەبێت جارە چا نەخوات بەڵێ کە حەبە خوارد هەتا 20 دقیقە دوای ئەوە نابێ بیخۆی ینی ئەگەر بیخۆی ینی ئەو حەبێکی خۆی سوودی لێ نابێ سڵاوی خوا لەبێ ئازیزەکەم چاکەت بەدەستەوە نوۆشی گیانت بێبینی چۆنە لەگەڵ چایە وڵی بینم زۆر خۆشە ئەڵێ ئەو کەسەی تالوی چانە بێ قەت پێوچانەبێ پێوچانەبێ چەند ینی ڕۆژانە بە حدود تقریبا 12 بەیانیان دووکو بەخۆم زیاتری ژەکە 14 هەر هەبێ خۆی هەر هەبێ خۆم کێشە نەش بێ سوپاسی خۆی گەوراک هەندێک کەسمان هەیە ئەگەر بۆ مدەتێک چانەخوا پێی تێکەشێ سەری ژانەکە ینی تێکەچێ پێی بە تاکید هەموو شتێکە تۆ مدبیرمی پێوەی حتمما و حاڵەتە دروست دەکات بەڵێ من ژێکم لەو کەسانە یەکسەر ڕەمەزان کە بە ڕۆژەوە بم هیچ کێشەیەکم نییە بەسەر مێشە ڕەمەزانان بە نەبوونی چاکە هیچ کێشەیەکم نییە کێشەی برسێتی و تینوێتی هیچم نییە بەستەنا نەحیساکەلوی فیسیۆلۆجیەکەوە لێکا کە تۆ سەرێشە خۆی واژ نێ لە ئەسڵا بەڵام وا پیشانە دێت جستەوە پیشانەیە لە چ کاتێکە چا زۆر لەزەتی هەیە لەلا وڵای ئێستام کاتانە ئەو برادرانە دەستیان خۆش بێ بەڕاستی چاکی جوانیان هەیە پاکتەمیزن تایبەتن
خوا لە شارەکان نەسێنێ قەت بە دوای چای تایبەت تا گەڕاوی ئاوە شۆرە چای بە تاچی دەگەڕێم لایەن پیاوانە دەبێت لی شوێنی کە چا ناخم وەکو کڕین بیکڕی زۆر جوای لەگە ماڵەوە جێشەم بۆ دروستەکەڵم بۆ کاک سەلام چاکەوە خۆشە ئێوە بوانین ئەلە دەبڕۆ پیرۆزی کاک سەلام بیت چاخانەکە ئێرە تۆ شەڕێکی بۆ دروست کرد ئارە وەڵا جاری کێششم بۆ دروستەکە ئەڵێن لە دوای خواردنی شەور چاخ زۆر خۆشە بەڵام ئەگەر یەکسەر بیخۆی باش نییە لە ڕوتەن دروست دوای نیم سعات سێ من وام نانم خواردەوە دوای نیم سعات چاکاخ یەکسەر ئەڵێ دوای گینەبی وڵی خۆی کە عزیزەکەم باوە باپیران من هەر دوای 6 دقه 15 چاما خواردووی شمان لێ نەئەتەچی خۆشنەی کە نابێ هەمووی هیچی ئەسڵی نییە چاوتان ماچەکەم وەکو چا فەرقی هەیە لە شوێنێک بۆ شوێنێکی کە یان لی ئێستا و جاران بە دڵنیایی وڵی ئێستا بەسم پیاوە کاک سەلام چاکەی ئێستا تامی چای جاران نیە ئەجنا هیچ چایکە تامی چای جاران نایە بە تاکید جاران هەموو شتێ خۆش بازی دەکەم ئێستا بەخوا ئیشتە تامی نەماوە چا یەکێکە لەو خواردنەوانەی کە سوودی تەندروستی زۆری بۆ لاشەمان هەیە باشترینیان بەرزکردنەوەی توانای بەرگری لەشە واتە بەرگەی لەشمان بۆ نەخۆشی زیاترەکە زووتر زاڵە بێ بەسەر و نەخۆشیانەی کە بۆ ڤایرۆسانی کە تووشی لەشمان دەبن ئەمە جگە لەوەی سوودی دیکەشی هەیە بۆ نمونە و کەسانی کە چاخۆرێکی زۆرینانی چا زۆر دەخۆنەوە هاوسەنگی ئەو لە لەشا زیاتر ڕاگرێتەوە کەمتر تینویانە بێ پێداویستی زیاتر بۆ لە شاندابینەکە بەڵام چەند تێبینێکی بێ ئاگامان لێ یەکێک لەوانە نابێت چا زۆر بە گەرمی بخۆینەوە چونکە زەرەردا لە ڕێخۆڵەکانمان و احتیمالە بۆ داهاتوو تووشی شێرپەنجەی بکە بە تایبەتی سوورێنچە کە زۆر کەسمان هەیە بە گەرمی زۆر بە گەرمی چادەخواتەوە یاخود ئەگەر بکرێت دوای ناخواردن نیو ساعت بۆ ساعتێک دوای ناخواردن چا بخورێتەوە نەک ڕاستەخۆوەکوان دێکەس دەبینی بەداخەوە ئەمانە سوود و زیانین و چەندین سوود و زیانی دیکەشی هەیە بەڵام سوودەکانی زیاترن ئەگەر بکرێت بە تەندروستێکی باشترەوە بە شێوازێکی زانستی تر چاپ بخۆینەوە سوودی بۆ لەشمان زیاترە بێت هیوادارم هەمووتان تەندروست بن تەندروستی خۆتان لە پێش هەموو شتێکەوەی شەڵا هەر تەندروست بن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەبێت